زۆر بەگەرمی بە خێراتتانەکەم ئەزانمەوە زۆر ماندوون خوا قووەتتاندا ئینشاءڵڵا ئەم هەڵبژاردنە نەتیجەیەکی باشەوێ ماندووبوونی ئێوەشە حەسێتەوە. من حەزەکەم پێشتر تۆزە باسی یەکێتی نیشتیمانی کوردستانتان بۆ بکەم و ئەم بەرنامەی تازەی ئستەیەکێتی نیشتیمانی کوردستان. خۆتان زۆر باشە زانن یەکێتی نیشتیمانی کوردستان بە کۆمەڵێ هەوراز و نیشێوی زۆرا تێپەڕی، بەڵام قەت نەکەوت. هەموو کاتێ ڕێگای هەڵسانەوەی گرتەبەر. ئیستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو کاتێک ئەتوانم بڵێم باشتر خۆی ڕێخستۆتەوە. هەمومان ئیستا سەرۆک بافڵ، ئەندامانی مەکتەبی سیاسی، ئەندامانی سەرکردایەتی هەموو لەژێر ئاڵایەکێتی کۆبووینەتەوە بە تۆکمەیی هەمووان ئیش بۆ ئەوە ئەکەین ئەم بەرنامەی ئیستا یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە جێبەجێ بکەین. ئابزانم هەنگاوی زۆر فعلی و عملیشمان ناوە بۆ ئەوەی ئەو بەرنامەیە جێبەجێ بکەین. ئێمە بە سیاسەتی خۆمانە چووینەتەوە. بۆ نمونە ئەگەر سەیری سیاسەتەکانمان بکەن لە بەغا لە هەرێمی کوردستان، لە وڵاتە ئەقلیمیەکان، لە وڵاتە ئەوروپیەکان ئیستا یەکێتی نیشتیمانی بە شێوەیە دیکە کارەکە، بە شێوەیە دیکە سیاستەکە. لە عێراقا ئیستا وجودێکی زۆر زۆر باشمان هەیە، دەور و تەسیری زۆر زۆر باشمان هەیە ئێستا لە عێراقا. عێراق حسابی تایبەتیەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغاوە. لە هەرێمی کوردستان ئێستا ئەو یەکێتیە نەما پابند بێ بە بۆ چوون یاخود بڵێم وەکەوەی پاشکۆی لایەنێک بێ یان بنەماڵەیەک بێ یان حزبێک بێ. یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا خاوەن ڕەئی خۆیەتی، خاوەن بۆچوونەکانی خۆیەتی. خۆتان ڕەنگ بێ باش بزانن لەم ماوەیە هەندێک هەنگاومان ناوە، هەنگاوەکان بەرهەمی زۆر زۆر باشی هەبووە لە کەرنەڤاڵەکانی سەرۆک بافڵ ئەوانە ڕنگدانەوەی داوەتەوە ئەو بەرنامانە یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆر هەنگاوی ترمان ناوە کە زیاتر بۆ خزمەتکردنی خەڵکە لە بەرژەوەندی خەڵکایە. بۆ نمونە گۆڕینی قانونی هەڵبژاردننی کوردستان. ئەم قانونە قانونێکی ناعادل بوو، بە هیچ شێوەیەک لە ساڵحی چۆنەڵێ لە بەرژەوەندی ملەتانە بوو، بەڵکو لە بەرژەوەندی لایەنێک بوو کە پارتی دیموکراتی کوردستان بوو. هەمومان زۆر باشەوازانین. ئێمە زۆر هەوڵماندا ئەم قانونە بگۆڕین، هەر لەگەڵ خۆیان لەگەڵ پارتیە چەند کۆبوونەوەمان کرد، بەڵام نەگەیشتینە نەتیجەیەکی ئەو تۆ بڵێن تەواوی ترم قانونە لە بەرژەوەندی ملەتایە. بۆیە ئێمە ئەم ڕێگایەمان گرتەبەر چوینە بەغا لە مەحکەمەی ئیتیحادی قانونەکەیەک لابەوە بە پێی ئەو پرۆژەیە کە ئێمە تەقدیممان کردبوو کە مەوزوعەکە بە شێوەیەک بوو. پرۆژەکە کە ئێمە تەقدیممان کرد ئەتوانم بڵێم سەر تاسەری قانونەکە گۆڕانکاری بەسەرا هات. بۆ نمونە لە یەک بازنەیەکەوە بووە 4 بازنە. بۆ کردمانە 4 بازنە؟ چونکە بەڕاستی لە یەک بازنە یەک پارتی بە کەیف خۆی تەعاملی بە دەنگەکانەوە کرد. مەسەلەن دەنگی سلێمانی نوێنەری دهۆکی پێدەرە کرد. مع العلم ئەگەر سەیری دەنگدەری سلێمانی بکەی زۆر زۆر زیاتر لە دەنگدەری دهۆک. ئەگەر سەیری پەرلەمانش بکەی پەرلەمانتارانی دهۆک زۆر زیاترە لە پەرلەمانتارانی کوردستان لە پەرلەمانی هەرێمی کوردستانە. بۆیە ئەمە سوودێکی هەبوو بۆ ئەوەی خەڵکی سلێمانی ئێستا بتوانێتن لێرە خۆی نوێنەری خۆی ڕاستەوخۆ بنێرێ بۆ ئەوە دیفاع لە بەرژەوەندی ملەتەکەمان بکە، بەرژەوەندی شارەکە بکاتن. دووەم خاڵکە لە پرۆژەکەمانە هەبوو مەوزوعی سجلی ناخبین بوو. سجلی ناخبینی هەرێمی کوردستان لەگەڵ سجلی ناخبینی پەرلەمانی بڵێن بەغا 450,000 دەنگی فەرقیە بوو. ئەم 450,000 دەنگی ئیستا نەماوە. ئیستا 450,000 دەنگە نەماوە بە سجلی ناخبینی بڵێن بەغا ئەم هەڵبژار ناکرێتن، دەنگدانەکە ئەکرێ. کۆتاکان خۆتان باشە زانن ئەوە 11 کۆتا بوو. ئەتوانم بڵێم بەناو کۆتا بوو، بەڵام هەمووی پەرلەمانتاری پارتی بوون، ئیتر لە ژێر ناوی کۆتا ئەوانە بەو شێوەیە بوو. ئیستا ئەویش نەما. جا دوای ئەوە هیچ کەسێک ناتوانێت دەنگ بدا ئەگەر بایۆمەتری نەکردوێ. ئەمە زۆر گرنگە، چونکە ئەو دەنگانە زیادەکان پارتی ئەیتوانی بە شێوەیەک بەکاری بێنێ وەکو ئەوی چۆن خۆی ئەوێ. ئیستەش تا ئیستەش
چەند ڕۆژماوە بۆ دەنگدان تا ئیستش ئیش لەسەر ئەوواکە ئەو دەنگانە بێنەوە بۆ ئەوەی ئەزانێتن وەزاکە چۆنە بە شێوەیە کە ڕوا بۆ ئەو دەنگانە بێنێتەوە استیفادەی لێ بکە. تر هەنگاوی تری زۆرماننا لە نەتیجە ئەتوانم بڵێم ئیسەیەکێتی نیشتیمانی کوردستان بە دنیادیتنێکی تازە هاتوێتەوە مەیدان کارەکە بە شێوەیە کارەکە شێوەیەکی مەوزوعی تەعاملەکە لەگەڵ هەموو ململانەکانی ناوچەکە. بۆیە گە سەیریکە ئیستا ئەتوانم بڵێم لە دووەلە قلیمەکانەوە لە وڵاتە ئەوروپیەکان لە عێراق لە شوێنەکانی دیکە حیسابی تایبەتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانەکە. من زۆر شتی دیکە حەزەکەم بۆتان باسکەم بەڵام زیاتر ئەمێ مەوزوعەکە بێتە پرسیار و وڵام و ئەوانە دیارە ئێوە زۆر شتلاتان کۆبووتەوە ئەگەر بکرێ ئیتر دەستکەم بە پرسیارکردنەکان و من لە خزمەتانە. زۆر باشە من ڕانکۆ بەکرد لە دەستگای میدیایی کورساتەوە. کاغرافات یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێشدا لە بەشێکە لەم حکومەتە بە ئێستاشەوە لە پێشدا دەیوت ڕێڕەوی حکومڕانیەکە ڕاست دەکەینەوە ڕەخنە و تێبینی هەبوو لە سەر حکومڕانی و بە تایبەت لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڵام ئێستا لە سەرزاری سەرۆکەکەیەوە بەڕێز بافڵ تاڵەبانی دەڵێ دەیڕوخێنین. مەبەستان لەوە چییە دەیڕوخێنن؟ ئەم حکومەتە دەڕوخێنن یان شێوازی ئەم حکومڕانیە دەڕوخێن و شێوازێک کە خواستی خەڵکی کوردستانە دەیهێنەکەیەوە؟ ئێمە ئەم حکومەتە سەرەتای تەشکیلکردنی ئەم حکومەتە بە شێوەیەک بوو. ڕێککەوتنێکە بوو لە نێوان ئێمە و پارتی ئەم حکومەتە دەسەڵاتەکان بداتەوە شارەکان بە شێوەیەکی لامەرکەزی بەڵام بە هیچ شێوەیەکەوەی جێبەجێ نەکرد. ئێمە هەڵسان سێ لە ئەندامانی مەکتەبی سیاسی من بووم کاک عیماد بوو لە کەڵ کاقوبات چوین بۆ لای سەرۆکی حکومەت هەموو شتەکانمان برد دانیشتی لێ مناقەشەی ئەم مەوزوعانەمان هەمووی کرد لەگەڵێ حتا بەو نەسەوتمان تو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی نەک سەرۆکی حکوومەتی شارێیان دوو شار لەبەر ئەوە دوای مناقەشەیەکی زۆر گەیشتینە ئەو نەتیجەیە ئەمە هیچ سوودی نییە. هەموو هەدەفەکەی ئەوەیە ئەوەی خۆی لە مێشیاتی ئەوەی ئەو بەرنامەی خۆی هەیەی ئەوێ ئەوە جێبەجێ بکە هەموو دەسەڵاتەکان بەرێتەوە بۆ ئەوێ. لەبەرەوە بۆیە ئێمە هەموو ڕێگایەکمان گرتە بەر بەڵام نەگەیشتینە نەتیجە لەگەڵ ئەم حکومەتە بە هیچ شێوەیە. سیاسەتەکەی سیاسەتێکە کە خەڵک برسیەکاتن ئەمە زۆر زۆر وازەحە. بۆیە خۆ چەند جارێمە کاقوباتمان سەحب کردوتمانەوەرەوە سلێمانی لێرە ئینکە کاقوبات هاتەوە ئاخر جار هەر نەڕۆیشتەوە یەکجاری وازی لەوە حکومەتە هێنا. لەبەرەوە ئێمە کاڵێن ئەی ڕوخێنین ڕوخانەوە نییە ئێمە حزبێ بڕوخێنین یان شتێ ئەو سیاسەتی ئەم حکومەتە پەیڕەوەکە ئەو سیاستە ئەڕوخێنین ئەجنا حکومەتێمە بەشداری لە حکومەتە حکومەت بۆ بڕوخێنین حکومەتی خۆمانە هی ملەتە بەڵام ئەمانەیە ئەو سیاستە بڕوخێنی کە ئەم حکومەتە پەیڕەوەکاتن سیاسەتێکە بەڕاستی خەڵک برسیەکاتن. خۆتان زۆر باشەزانن ئەم ئەزمانەی لە هەرێمی کوردستان یەک لە دوایەک دروست بووە ئەم حکومەتە چی لەو ئەزمانە حەل کرد. ڕاستە ئێمە لە دەسەڵات بووینە لەگەڵیا بووینە بەڵام وەڵڵی بچووکترین دەسەڵاتی نەهێشتۆتەوە لێرە هەمووی سەحب کردووە هەمووی دەسەڵاتەکان بردۆتەوە لای خۆی. دوێنێ لە کۆبنەوەکە زۆر فراوان بوو کابراایکی عەشایر هەڵسا باسی هینی کرد باسی معاناتی خۆی کردوتی من پێویستم بەوە بۆ بیری ئرتیوازی لێدەم پێویستم بەوە بۆ بیری ئەرتیوازی لێدەم هەموو معاملەکانم کردووە محافەزە دایرەی زراعە ڕێی ژێر ئاو نازەم وتی هەموویم تەواو کرد ئاخر شت دایرەکە پێم وت تێمە دەبێت بچێتە هەولێر سەرۆکی حکومەت ئیمزای لەسەر بکەن. تو مەوزوعێک بێ کە بۆ بیرێکی ئرتیوازی دەسەڵاتەکەت بردەوێ ئەی دەسەڵاتەکان دی کەسی لێکە وەڵا هەمووی بردوێتەوە لای لەبەرەوە مەوزوعی ڕوخان ئەوە نییە بڵێن ئێمە حکومەت ڕوخێنە حکومەتی خۆمانە بەڵام سیاسەتی ئەوەی ئەم پەیڕۆیەکە ئەوە ڕوخێن. بە ئیجازەی ئەوڕیان و پرسیارەم هەر پەیوەندی بە وەڵامەکانی کاگرافەتەوە کاگرافەت پارتی دیموکراتی کوردستان لە ئێستەوە دەڵێ سەرۆکی کابینی دەیەمیش مەسرور بارزانیە بێ دەڵێن با بڵێن کاندید یێوان بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەر مەسرور بارزانیە کەواتە ئەمە وای کردو یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت زۆرینەی پەرلەمانی بەدەست بێنێ بۆی بتوانێت دەنگێکی زاڵتر و زوڵالتری هەبێ کە
لانی کەم داواکاریەکانی خۆی داواکاریەکانی خەڵکی کوردستان بەدی بێنێ لە کابینەی ئایندە یان پێدوانیە ئەم قسەی ئەوان پارتی دیموکراتی کوردستان لە ئێستەوە جۆرێک لەوە دروستەکە کە پێکهێنانی کابینەی ئایندە ماوەیەکی زۆر بەرێ گفتوگۆی زۆری بوێ زانی تەمانەوان ماوەیەکی زۆرە ئەو هینە لێدەن ئەو قسەیە دووبارە ئەکەنەوە کە سەرۆکی حکوومەت هەمان شخصە بێتن بڵێن بەسر و بارزانێ بێوانە بەڵام ئەوە کەوتۆتە سەر نەتیجەی انتخابات نەتیجەی انتخابات تحکم بەوە ئەکا چێ سەرۆکی حکوومەت بێ ئێستا بۆ نمونە ئێمە کە باسی دروشمەکان خۆمان بەرزمان کردوەوە خۆتان ئەیان بینن ینی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی کە باسێکەین و ئەوانە باسێکە ئەم دروشمانە بۆچی ئێمە بەرزمان کردوێتەوە هەر بۆ ئەوە نییە تەواو ئێمە بڵێن دروشمێکە بۆ انتخابات بەرزمان کردوێتەوە ئەو دروشمێکە ئەمانەیە جێبەجێ بکەین دوای هەڵبژاردن ئێمە ئەمانەیە ئەوە جێبەجێ بکەین ئەوە بەچی جێبەجێکرێتن ئەمە بەو بەرنمەیەکی ئیستا ئێمە دامانناوە لە بانگەشەی هەڵبژاردن بەکارهێنی ئەمانەوێ دەنگەکانمان دەنگێکی زڵال بێ تحکم بکەین بەوەی چۆن بتوانین ئەو سیاسەتە بگۆڕین لەبەرەوە نەتیجەی انتخاباتە و مەوزوعە یەکلا ئاکاتەوانە بەڵامی تر بۆ حملەی چۆنەڵێ انتخابی بەکارهێنن بۆ بەرزکردنەوەی معنەویاتی دەنگدەرەکان خۆیان لە ناو حزبەکە ئەوە زۆر بەکارهێنن بە تایبەتی و ناکۆچی و ململانی هەیە لە ناو خۆیانە ئەوە بەکارهێنن بۆ ئەوەی زیاتر کادرەکانیانی تر تحکم بڵێن سەرۆکی حکوومەت تحکمی تاو بەو کادرانەوە بکات. زۆر باش من یەک پرسیاری ترەکەم ویتر مایکەدەم بە هاوڕێیانم دواترەگە دەرفەتە بۆ پرسیاری ترەکەین. کاغرافەت سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا دەڵێ یەکێتی یەک دەنگی هەیە یەک ڕەنگی هەیە یەک پەیامی هەیە تەکەتول نەماوە باڵباڵێن نەماوە وەکو خۆی دەڵێ ئازاری زۆرمان چەش بەدەست ئەو باڵباڵێن و تەکەتولەوە ئێستا نەماوە لە یەکێتیدا یەکێتی لە سەرەتای دروستبوونیەوە شانازی بۆ دەکرد فرەمینبەری هەیە ڕەنگی جیاوازەیە دەنگی جیاواز هەیە ئەوەی کە سەرۆکی یەکێتی دەیڵێ ئەمە ڕێگرتنە لە فرەمینبەری یان نا شتێکی دیکەیە لە نێوێکێتیدا ئێستاش هەر ڕەخنا قوبوڵە ڕەخنا کوێ لە گیراوە زانی تەمەنیستەیەکێتی ئەوەی سەرۆکەی لێ بەڵێ وایە یەک دەنجین وڵا یەک ڕەنجین من لە سەرەتاوتم هەمومان لەژێر ئاڵاکەی کۆبووینێتەوە بە تۆکمەی ئیشەکەین بۆ ئەو بەرنمەیە جێبەجێ بکەین یەکێتی ئیستا بەو شێوەیە زۆر باش خۆی ڕێخستۆتەوە بەڵام ئەوە معنای ئەوە نییە ئیتر هەمومانێکێوتی هاواری کرد هەمومان بە دوای ئەوە نەفسی هاوار بکەین ئەوانە نەخێر وەڵا لە کۆبنەوەکانمانە زۆر مناقەشاکرێ ڕەئی جیاواز هەیە بەڵام لە نەتیجەی مناقەشەکە گە دوو ڕەئی هەبوو ئەخرێتە دەنگەوە زۆر تەبیعی ئەتیادیە ئەوە دوای ئەوەی کە ڕەشی لەگەڵ نەبوو هەر پەیڕەوی ئەو هینە ئەکاتن هەر ئەوەی کە ڕێیەکان زیاتر بوو کە ئەو دەنگە بڵێن ئەیباتەوە لە کۆبنەوەکە هەمومانی تر ئەوە جێبەجێەکەین ئەوە نەماوە ئیستا ئەتوانم بڵێم یەکێتی بەڕاستی حزبیانە تەعاملەکە حزبیانە تەسەڕوفەکە لە ناو خۆی و لە دەرەوە ئێستا بۆ نمونێمە بەرنمەیەکمان هەیە بۆ دوای هەڵبژاردن زەت پێشتر بەرنمەکەمانە بوو دوای هەڵبژاردن ئێمە کارێکی وا بکەین ئەم ڕێخستنەوەی کردومانە لە ناو حزب شاو بەرنمەیە جێبەجێ بکەین بۆ ناو حزبی ڕێخین. هەژان حەسەن کەناڵی ئەلمەسرا دەستان خۆش بێ زۆر سوپاس لە ئەم هەڵبژاردنەیە کە ئەیبینین ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە ڕێژەیەکی زۆری خانمان لە ناو لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانە بوونیان هەیە کە ئەمە هەر دەنگێکی ژنیا هەر سەرکەوتنێکی ژن گۆڕانکاریێکی گەورە ڕوئەدات بەرنامەی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانە و بەرنامەیەکێتی بۆ ژنان لە دوای هەڵبژاردنەوانێ چی دەبێت؟ زانی ئێمە هەدەفێکمان هەیە لە مەوزوع ڕەنگ بێت جەنابەت بەس باسی هینت کرد باسی ژنانت کرد ئێمە ئەمانەیە ئەمجارە ئەم پەرلەمانە ینی پەرلەمانێکی حەقیقی بێتن تعبیر لە داخوازی و خواستەکانی خەڵک بکاتن هەموو توێژەکان نامانەوە پەرلەمانە بزەبتۆک پەرلەمانەکەی پێشوو بێتن حکومەت چی بۆ بنێرێ بە شێوەیە بێ بە زۆرینەی دەنگ ئیتر پارتی بیکاتە قانونێ بیکاتە بڕیارێک بیداتە حکومەت چێ جێبەجێکان نامانێت پەرلەمانە بەو شێوەی بێتن
ئەمانەیە پەرلەمانێک بێتن بتوانێتن مەسەڵەن ئەزمێ ڕووەدا شتێ ڕوئەدا بە شێوەیەک وەزیر بانکە سەرۆکی حکوومەت بانکاتنە و پەرلەمانە با بانجیان کات تەواو ئەگەر کاری باشی کردووە با پاداشتی کاگەر کاری باشی نەکردو با ئیقالەی کادەری کاتن لەبەر ئەوە بەرنامەیەکێتی بۆ پەرلەمانی داهاتوو بەو شێوەیە سیاستەکەی بەنسبەت ژنانەوە ئێمە بەرنامەمان هەیە لەناو حزبە ستە زۆر احتیمام بە مەوزوعی ژنانە دەین بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمانەوە ژنان بە شێوەیەکی تەبیعی بێنە پێشەوە یعنی خۆیان هەز بەبوونی خۆیان بکەن لە ناو حزبەکە تەنانەت ئێمەش ئەو نسبەی کۆتا ئەوانە زیادشمان کرد لە ناو حزبەکە هەنگاوەکانمان دوای هەڵبژاردنش ئەمانەوێتن یعنی ئەو بەرنمەیەوی ئیستا هەیە لە ناو چۆنەڵێ بەرنمەیەکێتی نیشتیمانی کوردستان بیکەینە بەرنمەیەک لە پەرلەمان قانونی بۆ دەرکەین بۆ ئەو مەوزوعە ئەمجا نەک تەنها بۆ ژنان بۆ هەموو توێژەکانی کۆمەڵ چونکە هەمویان ئەتوانن بڵێن بێبەشن لە مەوزوعی چۆنەڵێ خواستەکان خۆیان هیچی نە بە شێوەی قانون کراوە نە بە شێوەی هین کراوە بەڵام قانونێک کاتوانن بڵێن بە شێوەیەک دەستکرد کراوە هاتۆتە خوارەوە بەو شێوە وەکو بەڕێزت لە سەرەتادا ئاماژەت پێداوتت ئەم گۆڕانکاری کە لە ناو حزبیەکێتی نیشتیمانی کوردستان ڕوویاوە لە هەموو عێراقان گۆڕانکاریە بووە هەمووشمان نەزانین کە یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیەکی پتە و باشی هەیە لەگەڵ بەغدادا بۆ باشترکردنی ئەم پەیوەندیەوە بۆ بەردەوامبوونی پلانی نوێ و بەرنامەی نوێی حزبیەکێتی نیشتیمانی کوردستان چی بێت؟ ئێمە بەغا بە مەرکەزە زانین بمانەوە نەمانەوە وایە ئێستا هەموو کێشەکان ئەتوانم بڵێم چۆتە بەغا هەرچەندە ئێمە لەگەڵ ئەوەیان ینی پەیوەندی نێوان هەرێم و بەغا بە شێوەیەک بێتن ینی خەڵکەکەی خۆمان بڵێن ملەتی خۆمان بڵێن هەرێمی کوردستان ئیسیفادە لەو پەیوەندێ بکاتن ئێمە خۆمان بەرنمەیەکمان هەیە بۆ بەغا دەمان مەوزوعی عیلاقاتی بەغا سەرۆک بافڵ خۆی سەرپەرشتێکاتن هەموو کاتێککە چوە بۆ بەغا ئێمەش ئەندام بووینە لەگەڵی مەجموعەیەکمان لەگەڵی چوینە بۆ بەغا ئەو بەرنمەیە ئەمانەوێ بە شێوەیەک بێتن ینی ئێمە وجودمان لە بەغا بە شێوەیەک بێتن دەور و تەسیرمان باشە بێتن لەسەر داڕشتنی سیاست لە عێراقا ینی ناکرێتن ئێمە لێرە حەسر بین و تەواو کە ئێمە بە شێوەیەکی فدرالی ڕەبتین بەهینەوە بە بەغاوە نامانەوێت بەو شێوەیە بێ ئەمانەوێتن ینی بەڕاستی مادام نەتەوەیکی ئەتوانم بڵێن نەتەوەی دووەمین ئێمە لێرە دەبێت دەورمان هەبێ لە بەغا نابێ هەمووی بەغا خۆی تر بە شێوەیەک سیاست و کارەکانی بکە دوور لە مەوزوعی بڵێن کورد ئەمانەوێ هەرێمش بەرینەوە ئەوێ نامانەوێ ئەم شێوە عیلاقەتی ئیستا لە نێوان هەرێم و بەغا هەیە بەو شێوەیە بمێنێتن هەنگاوی زۆرمان ناوە بۆ ئەوە پێم وایە دوای هەڵبژاردن ئێمە چینە مەوزوع دیکەوە دوای هەڵبژاردن چینە مەوزوعی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا بەڵام پێشەوە حتمما لەگەڵ هەموو لایەنەکان دانیشین بۆ ئەوەی ینی ئەم پەیوەندیەی نێوان هەرێم و بەغا پەیوەندەکە بکەینە پەیوەندیەکی مەوزوعی واقعی کە سوود بە هەرێمی کوردستان بگەێنێ ئەوە لە زمدی بەرنمەیەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمانەوێ هەرێم بە شێوەیەک بمێنێتەوە هەرێمێکی تۆکمە بێتن هەرێمێک بێ ئەتوانم بڵێم ببێتە مایەی خۆشگوزەرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان. کۆتا پرسیارم لە هەڵبژاردننی ئێستا دەیبینین یەکێک لە دروشمەکان ئەوەیە کە شاری هەولێر وەردەگرینەوە هەمووشمان نەزانین کە هەولێر یەکێکە لەو شارانی کە بەدەست بێئاویەوە ئەناڵێنێ خەڵکەکەی کە مافێکی سەرەتایی خۆیەتی ئاوی نییە پلانی یەکێتی نیشتیمانی بۆ وەرگرتنەوەی هەولێر بۆ بەرنامە داڕشتنی نوێی چی ئەبێت بۆ ئەو شارە زانی مەوزوعی ئەوەی کە هەولێر وەرەگرینەوە ینی مەوزوعەکەەوە نیە ئێمە بچین بڵێن وەڵاهی شارێک گەورە و گرانە ئێمە تەواو ئیتر وەکوین باوشی لێ دەین و ئەهێنینەوە بەو شێوەیە ینی تەعاملی لەگەڵ بکەین نە هەولێر وەرەگرینەوە ئەمانەیە هەولێر بکەینە شارێک وەکەوەی چۆنەڵێ زیاتر کاری خزمەتگوزاری لەوێ بکرێتن ئەزانن ئیستا ڕاستە هەولێر ئاوی نییە
ئەتوانم بڵێم ئێوە سەیری ئەترافی هەولێر مەکەن بەڵام بڕۆنە ناوەوەی هەولێر بزانن وەزئی ناوەوەی هەولێر چۆنە ینی مرکز و دەوروبەری مرکزەکەی بزانن چۆنە سەیری ئەوە بکەم بزان کاری خزمەت گوزاری لێ چۆنە ئەمە لە ڕوویەکەوە سەیری ئەوە بکەن ڕۆژانە خەڵک لە هەولێرە کوژرێ ڕۆژانە سەیری ئەلام کە ڕۆژانە شەڕە دو عەشرێت شەڕەکە نازانێکە لە ناو شار کوژرا لە سەر چیوێکی ئەمە هەمووی لە ڕووی ئەم نیشە وەزئی هەولێر تێکچووە لە ڕووی کاری خزمەت گوزاریشەوە سەیری ئەوە مەکەنەوە حەولیە هەیە و تا وەڵام لە ڕووی کاری خزمەت گوزاریشەوە هەولێر ئەمە لە لایە دیکەوە یەک داگیرکاریەکەیە لە هەولێر شتیوانیە من تەحەدا ئەکەم لە هەولێر دەرەچی بڕۆ بەرەو مەسیف ئەو هەموو عەرز و بەرزەی لەوێ هەیە هەموو هی خەڵکە و داگیر کراوە هەمووشی بەسئولینی پارتی لەسەرەوە تا خوارەوە هەمووی لەوێ ئەنواعی ئەشکال مەزرعە و ئەوانیان کردو پێرەیەکێ کاتبوو لێرە معاناتی ئەوەی هەبوو تمەڵی کاکە جانێمە هیچمان پێ ناکرێت لە وێنانە بەجددی هیچمان پێ ناکرێت ئەرزی هەیە لەوێ هەمووی داگیر کردوویکە لە برادرانی ئەوان داگیری کردو ڕۆیوە لەبەرەوە هەولێر یعنی کۆمەڵێک حاڵەت ڕووی تێ کردووە حاڵەتەکان زۆر ناخۆشە وەڵای یەک نیگەرانیەکی لای خەڵک دروست کردووە بڕۆنە ماڵان ئەو ماڵە فەقیرەکان ماڵە هەژارەکان ماڵە حتا ماڵە ئەوانەی دەوڵەمەندن ئەنواع ئەشکال ڕەبتیان هەیە چۆنەڵێ بە مەشاری عوبوانەوە بڕۆن پرسیاریان لێکەم بزانە وەزیان چۆنە دەستەکان خۆش بێ کاگرافات تەڵخەکانت جوان بوون هەمووی لە جێگەی خۆیان بوون من دریس جەبارم لە دەنگی گەلی کوردستان کاگرافات من ئەو پرسیارم لە دروست بوو کە باست لە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد لە بەخا لە سەردەمی بەڕێزخوا لێ خۆش بوو سەرۆک مام جەلال یەکێتی نیشتیمانی کوردستان دەورێکی زۆر زۆر محوەری هەبوو لە ڕەسمکردنی سیاسەتی عراقیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتوایە لە مەرحەلەیە خۆی بۆ ئەوە تاو ئەیات کە دیسانەوە دەورێکی محوەری هەبێ لە ڕەسمکردنی سیاسەتی عامی عراق و پاشانی عنی بڵند تەوجیهکردنی زانی هەدەفی سەرەکی ئەمە ئەوەیە ئەمانەوێ ئەو سیاستی جەنابی مام جەلال بە تایبەتی لە سیاسەتی ئیقلیمی و ناوەوەی عێراق و چۆنەڵێ وڵاتە ئەوروپیەکان ئەمانەیە ئەو سیاستە جێبەجێکەن بەڕاستی ئەو سیاسەتێکی حەکیمانە بوو مام جەلال نەخۆش کەوت مام جەلال ڕۆحی شاد بێوەفاتی کرد عێراق چی بەسەر هات توانم بڵێم عێراق بە شێوەیەک ڕۆیی بەرەو ئەوە ئەڕۆیی ئیتر ئەنواع ئەشکال میلیشیاتی لێ دروست بێتن شەڕی شیعە لەگەڵ شیعە لەگەڵ سوننا ئەنواع ئەشکال شتی لێ بکەوێتەوە نەتیجەی چی بوو خۆیان لایەنەکان کە ئێمە لەم دوایە ئەچونێ لاین یەکێ لە قسەکانیان ئەویانە باسی ئەویانە کرد نەبوونی مام جەلال لە عێراق وای لێ هاتووە کە بۆ ئیتیجاها ئەڕاتن لەبەر ئەوە سیاسەتێکی زۆر حەکیمانە بوو ئێمە ئێستا ئەمانەوێ ئەو ڕێڕەوە بگرین چەندێ پێمانەکرێ هەوڵی هەموو توانایەکمان خستۆتە گەڕ بۆ ئەوەی ئێمە ئەو شێوە سیاستە بەکاربێنین تەمانەوە پێم وان نییە یعنی وا ئاسان بێتن بەڵام گرنگە ئێمە ئەوە بکەین یەکەم هەنگاوش من سەرەتا باسم کرد یەکەم هەنگاوشمان ئەوە بوو ئێمە نەمان هێشت کارێکی وا بکرێتن لە عێراق بە شێوەیەک ئەو شەڕە دروست بێتن یاخود ئەو ناکۆچی و ململانیە بە شێوەیە قول بێتەوە یعنی وەزعەکە لە عێراق تێکچێتن ئێمە بووینە سەبەبی ئەوەی ئەم حکوومەتەی ئیستا لە کارایە ئێمە دروستیکەین ئێمە بووینە سەبەبی ئەوە و ئەگەر دەنگی پەرلەمانتارانی ئێمە نەبووە ئەم حکوومەتەی ئیستا دروست ناوە و ئەکیدم جەنابی مام جەلال ئەگە لە ژیانە بواە هەمان ڕێگای ئێمە گرتە بەر بۆ ئەوەی کێشە لە عێراق دروست نەبێت پرسیاری دووەم ئەوەیە جەنابتان باسی ئەوەتان کرد کە گۆڕانکاری لە یاسای انتخاباتە کرا و سجلی ناخیبین بە هەمان شێوە و کۆتاکانە هەڵڕا و دو ئەوەش بابەتی بایۆمتری ئایا ئەمانە هەمووی تاسیرێکی زۆر جەزری لەسەر سەڵتی یعنی بڵند پارتیە کات و تا حدێکی یعنی بڵند زۆر جیاوازە بێ ئەم هەڵبژاردنە ئەم پرۆسێ لە پرۆسەکانی یعنی بڵند پێشتر ئایا ئەمە بەنسبەت پارتیەوە نابێتە سەدمە کە مەسەرەن لە ئەم مەرحەلەی داهاتوە انتخابات کرا سەڵتی زۆر تا ئەبەزێت و پاشان ئەمە وەکو سەدمە وەکو شۆکێک ئەبێ بۆ پارتی ئایا پارتی ئەمەی پێ هەڵسمەکرێت وەڵی ئەم قانونێکە ینی ئەتوانم بڵێم بە کۆی قانونەکە سەیریکەی لە خزمەتی میلەتایە
ینی ملت ئەتوانێت تعبیر لە وجودی خۆی کات تعبیر لە دەنگەکەی خۆی بکاتن بە پێی ئەم قانونە. ئیستا هەموو ئەتوانم بڵێم هەموو دنیا چاوی بڕیۆتە ئەم هەڵبژاردنە سەیرەکاتن. هەموو سەفارەتەکان قۆنسڵیاتەکان هەموو لایەنەکانی عێراق بەخا زۆر بە وردی متابعە ئەکەن. وڵاتانی دراوسێ زۆر بە وردی متابعە کاتن. چونکە هەڵبژاردنەکە ئەگەر سەیری کە بانگەشەی ئەمجارە شۆک بانگەشەکانی پێشوو نییە. سەیری شعارەکان ئێمە کە بەرزمان کردوێتەوە چەند شعاری هینە حەساس و دقەتی تایە. لەبەرەوە نەتیجەکەی سبەی بە هەر چینێک بێتن هەرچ گۆڕانکاریەکی تیا بە حتممە گۆڕانکاری تیا بێ چونکە هەموو شتەکان گۆڕاوە قانونەکە گۆڕ هەرچ گۆڕانکاریەکی تیا بێ من پێم وایە هەموو لایە قبوڵێکن هەموو لایەک زۆر بە ئاسانی قبوڵێکن و چونکە بۆ سەیری وەکو چۆنەڵێ ئەمانەی کە متابعەیەکەنوانەوە کوشایەدوان لەسەر چۆنەڵێ جێبەجێکردنی ئەم هەڵبژاردنە جێبەجێکردنی ئەم بانگەشەیە ئەوان وەکو مراقبێوان و بەردەوامش لەگەڵ هەموو لایەنەکان خەریکن بەردەوام خەریکن پێم وایە هەموو لایەک ئەو کاتە قبوڵێکا بەبێ ئەوەی هین بێتن بەڵامی ترە ئەوکێتە ئەو سەر نەتیجەکە ئیتر چێ حکومەت تەشکیلەکە چۆن تەشکیلە بێتن بە چ شێوەیەک بێ نەتیجەی انتخاباتەکەش تەحەکوم بۆ ئاکات. کاگرافەت کۆتا پرسیارم ئەوەیە کە جەنابتان باستان لەوە کە دێچێتی لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێستا سیما و سیاسەتێکی جیاوازی هەیە و لەسەر ئاستی نێودەوڵەتیش قیمەت و قورسایی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر بووە. ئەمە لە چ ڕوانگەیەکەوە لە چ منتەڵەقێکەوە ئێوە یعنی بڵێن ئاوا مەوزوعەکە هەڵە سەنجڵ زانی ئێستا سەیری عێراقە سەیری عێراقە پەیوەندەکانمان لەگەڵ عێراقە ینی پەیوەندیەکی ئەتوانم بڵێم پەیوەندیکی مەوزوعیە پەیوەندیەکەوە نیە ئێمە وەکو دوو ڕەفیق وەکەوە دانشین پەیوەندەکان ئێمە لەگەڵ عێراق لە پێناو مەسلحەتی میلەتەکەمان هەیە ئەمە کە هەرچ لایەنێکی عێراقی سەیری ئەم جۆرە پەیوەندی بکە حسابێکی تایبەتی بۆکە حسابی وەکو پێشتر حسابی بۆ ناکاتن کە لەسەر ئەساسی مەسلحەتێکی حزبی بیان لەسەر ئەساسی مەسلحەتێکی شخصی بێ لەگەڵ هەموو چۆنەڵێ قونسڵیات و سەفارەتەکان هەمان ڕێئیمان هەیە هەمان بۆ چونمان هەیە هەمویان هەست بەواکەن ئیسەیەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی مەوزوعیانە سیاسەتەکە بیر لە ملەتەکەیە کاتەوە ئێمە لەگەڵ ئێران علاقاتمان زۆر باشە تەنانەتیستان گاڵمان ناوە بۆ وڵاتانی بڵێن خەلیجی عەرەبی ئیماراتەوانە بەو شێوە ڕۆ ئەو وڵاتە ئەوروپیەکان زۆربەی زۆری علاقاتمان زۆر باشە ئەمریکا چەند جار لەم دوایە هەر داوەتی کاک بافڵیان کرد ئەبزان 2 جار بوو 3 جار بوو داوەتیان کرد ئەوە بریتانیا وڵاتەکان دیکە هەر زۆر تەبیعی داوەتێکەن و ئەڕاتن ئەمە سەبەبی چییە سەبەبی حسابکردنە بۆ یەکێتی بۆ سیاسەتی ئیستەی یەکێتی بۆ بەرنامەکانی یەکێتی ئێمە تەنها لەگەڵ تورکیا وەزەمان هینە ئەویش بەڕاستی ئەوەی ئەو داوایەکە ئێمە ناتوانین بەڕاستی جێبەجێکن دەرفەتە من هاشەم لا وێبسایتی PUK میدیا دوو پرسیارم هەیە یەکەمیان لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمدا واتە کابینەی نوێ کە تەشکیل دەکرێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ بەرنامەیەکی هەیە بۆ وەرگرتنەوەی پۆستی سەرۆک وەزیران وەڵا لە هەموو هینەکان خۆمان ئاباسێکم بەڵێ ئێمە تموحمان هەیە سەرۆکی وەزیرانش ئەمە هەڵبژاردنە ئێمە زۆر بەوردی لەم هەڵبژاردنە ئیشەکەین بەرنامەکەشمان زۆر دەقیقە بە شێوەیەک تموحەکەمانی وا لێ کردووە بگەینە ئەوەی کە ئێمە تموحمانەوە بێ سەرۆکی حکوومەت وەرگرینەوە زۆر تەبیعیە 17 ساڵە لای پارتێ بە ئەمجارە سەرۆکی حکوومەت بگەڕێتەوە لای ئێمە بەڵام ئەوە بەچێ بێ بەو دەنگانە بێتن کە ئێمە ئەیهێنین ژمارەی پەرلەمانتارەکانمان ئەگەر ژمارەیەکی چۆنەڵێ بەرچاو بێ باش بێتن ئەتوانی سەرۆکی حکوومەتش وەرگرینەوە ئەتوانین وەزارەتە گرنگەکانیش وەرگرین یەکێک لە کێشە سەرەکیەکانی حکوومەتی هەرێم لە ڕووی ئابووری و داراییەوە دواکەوتنی موچەیە لە ئێستادا هەژماری منیشی هاتۆتە سەر
یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرنامەی ئێستای و داهاتوویە چی پێ ئەبێت بۆ چارەسەرکردنی موچە و هەژماری من؟ وڵای باش و باسی موچەت کرد. ئێمە مۆزوعی موچە کە زانیمان لێرە گەیشتۆتە بن بەست تەواو کۆتایی هاتووە لێرە پێمان حل ناکرێ. ئێمە چوینە بەغا وەفدێک بووین، چوینە بەغا لەگەڵ هەموو لایەنەکان باسمان کرد، بەڵام بە شێوەیە باسمان کردمان ئەمە قوتی خەڵکە، ئەمە قوتی خەڵکە، ئەمە زۆر نەعەدالەتی هەیە لە هەرێمی کوردستان، لە میزانیە هەیە. ئیستا ئەو کاتە مەوزوعی پاشەکەوت هەبوو، ئەمانە هەمووی ئێمە ئەمەمان بردە بەغا، چوین لەگەڵ لایەنەکان یەکێک دانیشتی، زۆر بەدەنگمانەوە هاتن وتیانەگەرت مەوزوعێ دیکە بێ لە بین ئێوە و پارتی ئێمە تەداخل ناکەین، بەڵام مادام ئەمە مەوزوعی قوتی خەڵکی ئێمە تەداخلەکەین. ئەوە بوو بەردامەیەک عینەن پرۆژەیەکمانە بوو، وتیان دەبێت بچێتە پەرلەمان. چوین لەگەڵ هەموو لایەنەکان قسەمان کرد بۆ ئەوەی قسە بکەن لەگەڵ پەرلەمانتارەکانیان بۆ ئەوەی ئەو پرۆژەیە تێپەڕێ لە پەرلەمان و فعلەن پرۆژەکە تێپەڕی لە پەرلەمان. پرۆژەکەش بەم شێوەیە بوو خۆیان خاڵێ پەرلەمان خاڵێکی ئیزافە کردو. ئەگەر میزانیەمان نرد بۆ هەرێمی کوردستان، ئەگەر هاتوو بە شێوەیەکی ناعادل دابش کرا لە مەشاریە بینی شارەکان و ئەوانە، ئەوەی ئێمە ڕاستەوخۆ بینێرین بۆ پارێزگاکان. طبعا ئەمە مشکلەی زۆری لێکەوتەوە، ئیتر دووبارە شکات کرایەوە ئەوانە، بەڵام ئەمە بوو بڕیارێک کاتەوە. ئێمە بردمانە بەغا مەوزوعی موچە ئیستەش بەردەوام ئێمە لەسەری ئیشەکەین. ئیستە بەغا موچە ئەنێرێ، ینی ڕەنگ بێ سەبەبی نەناردنی یاخود بڵێن دواکەوتنی ناردنی موچە لە بەغاوە سەبەبەکەی ئیستەشەڵێم پارتی دیموکراتی کوردستانە لە ڕێگای حکومەتەوە کە ئەو وەفدە ئەنێرێ بۆ ئەوێ تا ئیستا ئەو سجلە یاخۆ بڵێن قائیمەی مۆزەفینی هەرێمی کوردستان تا ئیستا بە تەواوەتی نەناردووە بۆ بەغا. هەر جارە و ئیزافەیەکی تایە ئەوان دەرێکن. لەم دواییە ئەوەی برادرانی ئێمە لە بەغا باسییان کرد 53,000 ناو زیادە ئیزافە کرابوو، ئێ بەغا ناچێ ئەوە بکاتن. لەبەرەوە ئەوە ئەبێتە عەرقەلەیەک لە دواکەوتنی موچە، بەڵام ئیستەشێمە ئیش لەسەر ئەواکەین بەردەوام موچە بنێرێ. پەیوەندی بە تایبەتی سەرۆک بافڵ ئەتوانم بڵێ ماوە ناماوە پەیوەندیە کالەوێ بە برادرانی خۆمانەوە بۆ ئەوەی لەگەڵ حکومەت قسە بکرێتن موچە بنێرێ. هەژماری من ئێمە لەگەڵیانی، هەژماری من لای ئێمە کۆتایی هاتۆ تەواو. پێرێ من خۆم بە بانقەکان ئەمانەی ئێرە لە ڕێگای محافەزەی سلێمانیەوە هەژماری من ئەو لیجانانەی هاتووە هەموویمان ناردەوە. تەواو هەژماری من لای ئێمە نەماوە. با ئەمەلەی تەوتین لێرە بەکاربێنن لە هەموو دنیاوایە. ناکرێ من تحکوم کەم بە یەکێک بڵێم ئیلا دەبێت بچی لەو بانقەت و ئینەکە بکەیتەوە. لەبەر ئەو کۆتایی هاتووە مەوزوعی هەژماری من و لە حکومەتی داهاتوو من پێم وایە ئەو هەژماری منە لەسەر تاسەری هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت. زۆر سپاس بۆم دەرفەتە. من ڕەوان تاالب دەستگای میدیایی کەرکووک. یەکەم پرسیارم لەوە دەست پێکەم کاگرافات زۆر جا ئەوتری ئەم هەڵبژاردنە جیاوازە و یان ئەوترێک کاریگەری زیاترە بێم هەڵبژاردنە. ئەمەوێ زۆر بە ڕاشکاوانە باسیەوە بکەین. ئەم هەڵبژاردنە جیاوازەکەی چی لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشوای مازین چەند هەڵبژاردنێک کراوە لە پەرلەمانی کوردستان، چەندین حکوومەت چەندین کابینە پێکێنراوە، بەڵام ئەم جارەیەکی نیشتیمانی کوردستان ڕەشترە سوورتە لەسەر ئەو بابەتەکە کاریگەری زیاترە بێم هەڵبژاردنە جیاوازەیەکی زۆرە بێ. ینی بەڕوون ڕاشکاوانە بۆ کۆمەڵانی خەڵک ڕوونی بکەنەوە. جیاوازەکە چی ئەم جارەکەوایەکێتی زۆر سوورە لەسەرەوەی کە گۆڕانکاریەکرێت. زانی من لە سەرەتایەکینێکم بۆ دیارە مەوزوعەکان تۆزەکین بوو. منوتم یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەوراز و نیشێوی زۆرا تێپەڕیوە. ئێمە ماوەیەکە خۆمان ناسیوەتەوە، ماوەیەکە پێشتر من بە سەراحەت بڵێم ئێمە خەریکی خۆمان بوو، ململانەکانمان زۆر تون بوو. لە کۆبنەوەکانە جاری وا هەبوو شتی زۆر ناخۆش دروستە بوو، جاری وا بوو کاری زۆر ناخۆش دروستە بوو، نەتیجەکەی دوای بە نوکتەیەک تەواوە بوو، کۆتایە هات. یعنی ئێمە ئاگامان لە هین نەما بوو، ئاگامان لە دەرەوە نەما بوو، ئاگامان لە سیاسەتی خۆمان نەما بوو. تەنها ئەتوانم بڵێم بینای مەکتەبی سیاسی و ژوورەکەی کە کۆبنەوەی تیاکرێتەوە، بەڵام ئێمە ئەو تەوقەمان شکاند. ئیستا تەواو ئەوە کۆتایی هاتووە، ئەوە کۆتایی هاتووە. بە سیاست خۆمان چوینێتەوە، بە
بۆ چوونەکان خۆمان پێشتر چوینەتەوە تەنانەت ئەو کەسانەی ئەو هەواڵانەی هەر باوا بڵێم ئەو هەواڵانەی کە دەور و تەسیریان هەبوو لەسەر ئەو ململانیانەی کە ئەبووە هۆی تێکدانی ڕیزەکانی یەکێتی ئەو هەواڵانەش دوورخرانەوە ئەو هەواڵان ئیسەیەکێتی ئەتوانم بڵێم یەکێتیەکی دیکەیە بۆ چوونی تایبەتی خۆی هەیە بۆ هەموو مەوزوعەکان کە بەو شێوەیە هاتە مەیدانەوە و حتممە نەوێ گۆڕانکاری بکاتن ئەم شعارانەی ئێمە ئێستا بەرزمان کردوتە ئەوە نەتیجەی ئەو باشبوونەی یەکێتیە ئەو بە خۆچوونەوەی یەکێتیە کە هاتووە لەبەر ئەوە ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی گرنگە بێ هەڵبژاردنێکی زۆر جیاوازە بێ لەگەڵ هەڵبژاردنەکانی دیکە کاگرافەت ساڵی ڕابردوو هەڵبژاردننی ئەنجومی پارێزگاکانی عراق بەڕێوە چوون و یەکێتی دوای 7 ساڵتوانی ئەوەی کە خۆی بانگەشەیە کرد دروشمە وەرگرتنەوەی دەسەڵات بوو لە کەرکووک دەسەڵاتی وەرگرتەوە پارێزگارێکی کورد و هەم یەکێتی بۆ شارەکەدانا و ئێستاش حکوومەتی خۆزیی کەرکووک پێکێنراوە ئەم پێکێنانی حکوومەتە یاخود ئەو بردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک و ناوچەکانی دەروی داری هەرێم بە مووسڵ و خانەقین و سەرجەم ناوچەکانی دیکە کاریگەری چیە بێ لەسەر هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان وڵای ئێستا لە ناوچە دابڕێنراوەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی یەکەمە لەسەر لستە کوردستانەکان هەمووی پێشتر پارتی بوو ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی یەکەمە ئەوەش ینی بۆ ئاگاداریتان ئەم بەرنامەی ئێستا لێرە جێبەجێمان کرد ئەو بەرنمەیە لەوێش جێبەجێمان کردووە کە نەتیجەکەی بەو شێوەیە بوو پێم وایە هەموو ئەو شتانەی دەربارەی ناوچە دابڕێراوەکان ئەیانوتی تر مووسڵ کەرکووک خانەقین دووس خورماتەوە هەموو باسییانە کرد کە یەکێتی تەواو کۆتایی هات بەڵام هەموو ئەوانەی بە درۆ خستەوە یەکێتی بوو بە لیستی یەکەم دیارە ئەو سیاسەتەی پێشتر کە یەکێتی پەیڕەوی کرد بۆ ئەو مەوزوعانەی کە پەیوەند بوو بە ناوچە دابڕێراوەکان سیاسەتێکی ڕاست بووە خەڵکاتە چۆنەڵێ هاتە هۆش بینی مەوزوعەکان چۆنە ئیتر دەنجیدا بە یەکێتی نیشتیمانی کوردستان و ناوچە دابڕێراوەکانش بەڕاستی سەیری ئێرەیانە کرد کە یەکێتی ئەم هەنگاوانەی عینێ هەنگاوی فعلین هەنگاوی عەمەلین دیفاع لە مەواقفەکان خۆیە کاتن ئەوە نەما ئێمە کاتی خۆی یعنی بەجددی ئێمە توانم بڵێم وەکو هینبان لێ هاتبوو ینی پاشکۆی لایەنێک بووین چیەوە تێمامانوت بەڵێ وایە بە حکمێ و ناکۆچەی نێوان خۆمان بەڵام ئێستا ئەوە نەماوە لەبەرەوە ئەم نەتیجەیە کە لە ناوچە دابڕێراوەکان هات زۆر دەور و تەسیریە بێتن پێم وایە لەسەر هەرێمی کوردستان ئەم هەڵبژاردنەی کە ئێستایی جەمال ئارێز لە کوردستانی نوێ سوپاس بۆ دەرفەتە کاگرەفعەت هەر پەیوەست بە کەرکووکەوە ئەمە لێرە پرسیاریەوە بکەم ئایا سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک و لە زۆربەی ناوچە دابڕێنراوەکان یا ئەوەی ناوە دەستوریەکەی ناوچە جێناکۆکەکان بەشێکی پەیوەست نییە بەو دەرچوونەی یەکێتی لە نشێوەکە چونکە ئێمە ئەگەر بیرمان بێت لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرە کە فعلەن یەکێتی خیانەتی لێکرا نەک یەکێتی خیانەتی کرد یەکێتی ئەمەngە باری لار بوو لە ڕووی ناوخۆی خۆیەوە لە ڕووی ئەو کاتەی لە نشێوەکەیە بۆکو جەنابەوتە تەنانەت توانای بەرگریکردن لە خۆشی وەکو پێویست نەبوو بەڵام خەڵکی کەرکووک هەم لە انتخاباتی 2010 و هەم لە انتخاباتی 2023 ئەوەی کە کوردانی ڕۆژهەڵات پێڵن وەڵامێکی لە مۆسکێنی دایەوە بە هەموو ئەو نێرانەی یەکێتی کە پێیان وا بوو ئەوە یەکێتی خیانەتی کردو بەڵام ئەوە کوردی ئەو ناوچانە بوو وەڵامی خۆیان نایەوە بە دوو انتخابات ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو نەهجە بەردەوامە بێ کە هێشتا خۆشی لەو قەنەعەتەیە بێ کە خیانەتی کردووەیان ئەوێت ئەم جارە دەستی خیانەتکارە ڕاستەقینەکان ئاشکراکە لەم ساڵی ئادەیە زانی ئێمە ڕاستەکەی لە نیشەیەکی زۆر قولیش بووین هەر نیشەوی ئاتیادی نەبوو بۆ ئاگاداریتان لە نیشەیەکی زۆر قولاوم من خۆمێکە بووم لەوانە بەشداریم کرد لە کۆبنەوەکەی دوکان ئاخر کۆبنەوە بوو لە نێوان ئێمە و پارتی بە حزوری کاک مەسعود
وبحضوری دکتۆر فؤادش لە نازانم وابزانم 2 ڕۆژ پێش 16 ئۆکتۆبر بەڵێ زۆر دانیشتین مناقەشە زۆر کرا لەسەر مەوزوعەکەوانە سەرۆ کۆمارە و کاتە دکتۆر فؤاد بوو هاتبوو ئەیوت لە بەیاننامەکەتان کە دەریەکەن یەک تعبیرێ بەکاربێنن بڵێن لە چوارچێوەی دەستورە ئەم مۆزوعە چارەسەر بکرێتن برادرانی پارتی ڕازی نەبوون لەسەرەوە ستەش زۆر بە باشی بیرم دێ هەر لە کۆبوونەوەکە قەرارماندا 2 کەس 3 کەس بچێ هینەکە بنووسێتن بەیاننامەکە بنووسێ ئەتوانم بڵێم بە سەعات تاخیر بوون ناهاتنەوە ناگەیشتنە نەتیجەیەک دوای گەیشتنە نەتیجە یەک شتێکیانین کرد بەڵام مەوزوعی دەستوری تیانە بوو مەوزوعی دەستوری تیانە بوو بە هیچ شێوەیەک بەڵام هەموو برادەران بڵێن برادەرانە ئەوانەی کە فەرماندەی عەسکەری بوون کە ئێمە لێم بەردەوام تەلەفۆنیانە کرد یانت با ئەم شەڕە نەبێ ئێمە بەرگەی ئەم شەڕە ناگرین هەموویان وایانەوە بەبێ ئیستیسنا هەموویان ئەمە ڕێیان بوو کە بەیاننامەکە بڵاو بووە دکتۆر فؤاد گەڕایەوە بەغا من بۆ بەیانی تەلەفۆنم لەگەڵ کرد وتمەرە دکتۆر چیتان کرد وتی وەڵاهی کاکە من کە هاتوومەتەوە لێرە پێمیان وتەوە بەیاننامەکەمان خوێندەوە تەواو کۆتایی پێهاتەوە مەوزوعە ویستومە لەگەڵیان دانیشم بۆ کۆمولایەنەکانی بەغا دانیشم بەغا وتی لەگەڵ مالیکی قسەم کردەوە مالیکی پێمی وتە وەڵاهی دکتۆر هیچ خۆتی لاک مەکەبانە بێتە ناخۆشیشمان لەسەرەوە مەوزوعە بەیانەکە بە ئێمە وتووە چی بکەین وتی بەیانەکەی هەرێمی کوردستان بە ئێمە وتووە چی بکەین یعنی مەوزوعەکان بەو شێوەیە بوو ئەجینا ئێمە نە لەگەڵ ئەوەیە بووین ئەوەی باسی خیانەتەکاتن حەزەکەم زانانی خیانەت معنای چییە تو خیانەت لە چیەکەی وانە ئێمە دیفاعمان لە ملەتەکەمان کرد ئێمە نەمان هێشت بەڕاستی خەڵکی کەرکووک بە شێوەیەک بێت تووشی حاڵەتی دووبارەوە کونەوەتیەک توش بێتن ڕاکردن و کوشتن و بڕین و نازانم شەڕ وایە شەڕ هینی بەدواوە نییە شەڕ ماڵوێرانی بەدواوەیە تووشی حاڵەتی بەو شێوەیە بێتن ئێمە ئەسڵن لەگەڵا شەڕانە بوونی یەکەم زار بە هیچ شێوەیە ئەلێرە مەجموعەیەکی زۆرمان لە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئیمزامان کرد لەسەر پرۆژەیەک کە ئەمریکیەکان بە ئێمەیان وتبوو پرۆژەکە زۆر وازەح بوو هێزی عەسکەری عێراقی جێیشی عێراقی بێتە کەیوان بە هیچ شێوەیەک بەم لاوبەولا نەڕواتن پێشتریش وا بوو پێشتری شەر ئەمریکیەکان لەوێ بوو بەڵام کردیانە هەرا بەیاننامەکەیان وا دەرکرد و بەو شێوەی وترە حاڵەتە دروست بوو ئەجینا مەوزوعی خیانەت و خیانەتکاری خەڵکەکە بەتۆڵی خیانەتت کردیان خیانەت نەکرد فەر بەوە ناوچە داڕێراوەکان هەمووی وا بوو چیان بە ئێمە وت و چیان بە لایەنەکانی دیکەوت ئەوە دەنگەکان تەحەکوم بەوە کا دەنگەکان بە هەموومانەڵێتن کە چیان نەکرد دەستان خۆش بێ سواس کاک ڕەفەت بۆ ئەم دافەتە من نزار ژاژڵەیم لە کەناڵی گەلی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە زۆر گەشببینە ئاسوێ ڕوونە بە سەرکەوتن لە هەڵبژاردنەکانە و دەبینین خۆشببختانە لە هەموو ئەو کۆبوونەوە جەماوەریانی کە دەکرێت لە شار و شارۆچکەکان هێندە هاوڵاتی هێندە خەڵکی یەکێتی ئەوانەی کە پێشی دەوترێ خۆڵمێشی کۆ دەبنەوە لە دەوری وتەکانی سەرۆک بافڵ ڕەنگە لە هیچ هەڵبژاردنێکدا و هیچ سەرۆکێک هێندە خەڵک لێی کۆنەبوو بێتەوە بەو هیوایی زۆر هیوایان پێێتی بەم هەڵبژاردنە من دەپرسم یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە بابەتی غازە کە سەرۆک بافڵ چەند جارێک تاکیدی لێ کردوێتەوە و یەکێک لەم وتانی دواییشیا باز لەوە دەکا کە بە هیچ شێوەیە ئێمە تەسلیمی ناکەین و لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەکارێنین یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ئاسۆگە شوڕوونەوەیە و کە دەیەوێت یان دڵنیایە لەوەی زۆرترین دەنگ دێنێ بەرنامەی چییە بۆ ئەوەی لە پەرلەمانی داهاتوودا لە حکوومەتی داهاتوودا چ لە ڕێی غازەوە چ لە ڕێی هەموو بابەتەکانی تری گەشت و گوزار و دارایی و گومرگ و هەموو بابەتێکی ترەوە خزمەتی زیاتر بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە زان ئەمە ئەو کاتا بێتە ئیشی حکوومەت ئێمە ئەمانەوێ غازە نەوتە مەوزوعی سیاحەتە ئەمانە هەمووی ببێتە مەوزوعێک بۆ خزمەتکردنی خەڵکەکە بێت نەک بۆ خزمەتکردنی من و جەناب و فڵان و فیسار و ئەوانە بۆ خزمەتکردنی خەڵکەکە بێتن ئەمە ئەم حکوومەتە دەبێ
حکوومەتی داهاتوو دەبێت بەرنمەیەکی هەبێ ئێمە بەردامان هەیە کێچێتی نیشتیمانی کوردستان بیخێنەوە لە زمانی بەرنمەکە چۆن تەعاملکەین لەگەڵ نەوە چۆن تەعاملکەین لەگەڵ مۆزۆ ئیغاز کوردستان منطقی ئەتوانم بڵێم منطقەیەکی مناتقی سیاحی زۆر زۆرتیایە ئەتوانێت استیسمار بکرێت ئەتوانێشتی لێ بکرێتن بەڵام چی کراوە هیچ نەکراوە لەبەرەوە ئەمانە هەموو مۆزۆیەکە ببێتە بەرنمەی حکوومەت ئێمە ئەگەر ئەم حکوومەتە بەدەست بێنی کوتلەیەکی باشی حکوومەتمان هەبێت لەم حکوومەتە ئەم بەرنمەیەکێتی بەرنمەیەکە خزمەتکردنی خەڵکەکاتن خزمەتکردنی ناوچەکە ئەکا یعنی ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان ئەبوژێنێتەوە ئەو بەردامانە دەبێت ئێمە جێبەجێکەین ینی لەو حکوومەتە دەبێت ئێمە ئەم بەرنمەیە جێبەجێ بکەین بەڕاستی کە ئەمە ڕەنگە پرسیاری زۆرێک لە هاوڵاتیانی کوردستانیش بێ کە بەداخەوە بەپێی ئەو تەجروبەی کە لە ساڵانی ڕابردوو هەیەیان بۆ بەتایبەتی لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان کاویش هەر کاتێ لە شتێ ترسێ ڕەنگە بیانوێم و بەڕی لێ بدۆزێتەوە ئەم جارش زۆرێک لە هاوڵاتیان پیان وایە کە لە بەروی پارتیە ترسێ لەم هەڵبژاردنە کە ڕەنگە دەنگی پێویست نێنێ بە پێی پێویست ڕەنگە هۆکارێک دۆزێتەوە بۆ دواخستنی هەڵبژاردن جارێکی تر هەروەکو چۆن لە ڕابردووە چەند جارێک هەڵبژاردنەکانی هەرجارە و بە بیانوێک دواخست ئایا بەڕێزە هەموو یەکێتی هەموو کەسێک لە نزیکەوە ئاگاد لە بارودۆخەکانە ئەم جارە پارتی ئەتوانێت دوای بخە و ئەگەر دواوتەی بەڕێزیشە بۆ هاوڵاتیان و کۆمەڵانی خەڵکی کوردستان بێمەش و بە خەڵکیش بڵی سوپاس دەکەین وڵات زۆر سپاس وەڵام پێمانێت تازە هەڵبژاردن دوا بخرێن بەڵام بەڵێ زۆر هەوڵیاندا هەڵبژاردن دوا بخەن زۆر لە بەغاشەوە هەوڵیاندا لێرە هەوڵیاندا ئەنواع ئۆشکال عەرقەلەشیان دروست کرد بۆ ئەم هەڵبژاردنە نەکرێتن تا 3 ڕۆژ پێش ئیستش ئەمان شێوە وەزیری ناوخۆ چۆتە کۆمسیۆن لەوتێتی من وەک وەزیری ناوخۆ نەهاتوومە وەک مەکتەبی سیاسی پارتی هاتوومە ئەمە معاناتی ئێمە یاخود بڵێن ئەمە شکاتی ئێمەیە لە مەوزۆی ئەم هەڵبژاردنەوەوان یعنی بەردەوام هینی بۆ دروست دەکەن عەرقەلەی بۆ دروست دەکەن بەڵام قەت ناتوانن بگەنە ئەوەی بڵێن کاکە هەڵبژاردنەکە نەکرێتن سیرکە ئەم بانگەشەیە کاتوانم بڵێم بانگەشەیەکی بینە تازەیە کە ئێمە هەموو ئەم شێوە بانگەشەیە ئەکەین دائیمە لە هەموو شتەکان سەیری کە دەستێکێتی ڕاکێشن بۆ ئەوەی کێشەیە دروست بێتن دەستێکێتی ڕاکێشن تەقە لە فلان کەسەکەن فلان کەس چۆنە لێ بتڵ بارانەکەن کە کارێکی واکەن ئەچنە پێش بارەگاکانی یەکێتی بە تایبەتی لە هەولێر لەو شوێنان ئەچنە پێش بارەگاکانی سەیری کە بزان چۆن شتی ناشرین بە کاندیدەکان ئێمە ئەڵێن یان ڕەفتاری ناشرین بەرامبەر پۆستەرەکانی ئێمە ئەکەن هەر لەسەر مەقەڕەکان خۆمان یان ئێمە دەرگاکەیە تێمە دێتە ئەمانە هەموو بۆ چییە؟ هەموو بۆ ئەوەیە ئەویش لێەوە دەرچێت بێتە شەر تەقەیە لەم تەقەیە لەو شەڕ بێتم بڵێ وەڵاهی بە هەڵبژاردن نەکرێت هەموو مۆزوعەکان بۆ ئەوەیە بەڵام خۆشبەختانە برادەرانی ئێمە بە عام هەڵبژاردنەکە بە شێوەیەکی زۆر هێمنانە و زۆر لەسەر خۆ بەڕێوە چیە پێشم وایە نەتیجەکان نەتیجەیەکی زۆر زۆر باشە بێم پێشوەخت پارتی ئەزانێت نەتیجەکەی باشە بێ بۆیە ئەم هەموو ڕێگرروینانە دروست دەکاتن من زۆر زۆر سپاستانەکەم عەزێتانمدا هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم هیوادارم بەردەوام بن ئەم 5-6 ڕۆژە زیاتر ئەزانم ماندووە بن بەڵام ماندووبوونەکەتان ئەحەسێتەوە ئەو کاتەی کاس دەکەن کارێکی چەند باشتان کردووەیەوە چونکە سەرکەوتنی باش بەبیست دێنی